بەڕاستی تەندروستی حەمە قاچی حەمە زۆر لە مەترسیە بەپێی وتیان ڕەنگە قاچی تووشی گانگرین بێت و بەڕاستی بەرەوە بڕاکە قاچی ببڕێتەوە بەڕاستمان ئەم پێشەنگە کە من لەبیرم چوو بۆتان باسکەم ئەم پێشەنگە پێشکەشکراوە بە ڕۆحی یەحیا حیلمی کە یەکێکە لە فۆتۆجۆرنالیستە پێشەنگەکانی کورد کە لە 1923 کامێرەکەی لە ستۆدیۆکەی ناوەتە دەرەوە و وێنەی شێخ محەممەد گوتۆ لە دەربەنی بازیان لە کاتی برینداربوونی و وێنەی بۆمبەبارانی گەڕەکەکانی کە بەر بۆمبەبارانی ئینگلیزکان کە کەوتووە لە گەڕێکی دەرگەزێن یەحیا حیلمی ئەو کاتە وێنەی گرتووە. من پێشکەشم کردووە بە ڕۆحی ئەو ژۆرنالیستە کووردە بۆ زیینوکردنەوە ئەو یادە ئەم پێشەنگایەکە کە پێوتێ چیرۆکی وێنەیی کە 12 ساڵ لەسەر ژیانی کاکە حەمە من ئیشم لەگەڵا کردووە لەو کاتانەی لە کەلاوەکان بەڵێ ئەم 12 ساڵەیە چۆن لە زۆربەی کاتە تۆ لەگەڵیا بوو ئەم وێنانە گرت. بەڵێ من کاکە حەمە لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژێ چەند جارێ سەردانیەکەین سەریەکەین لەبەر زۆر نزیکە لای خۆمانەوە لەبەرەوە من ئاگاداری مەسەلەن چرکە بە چرکەکانی ژیانی کاکە حەمەم مەسەلەن ڕۆژانە کە ئەگەر هەچ پێی داویستێکێ بێ با بڵێ من یەم بۆ لای و ئەو کەسانی کە سەردانیەکە لەگەڵ لە سەریکەی هەچی کەسێک کە سەردانی کاکە حەمەی کردبێتێ بۆ کابینەکەی یا بۆ ئەو کاتێکە ژووری هەبوو لێرە من وێنەم گرتووە و ئەو کاتانەی کە مەسەن ئێمە خۆمان هەموو هەفتەیەک دوو جارێنین لە بازاری قەزازی کارەبایی لە ڕێگای ئەو کەسانی کە ئێمە ئەمڕۆ لێرە 12 کەس ڕێزلێنانمان بۆ کردن لە بەڕێبەری هینەوە بەڕێبەری خەستخانەوە دکتۆر ئومێد بۆ دکتۆر هەڤاڵ بۆ کاگاوەتی قایمقان بۆ کەسانی کە خزمەتێکن یا ئەو خانمەی کە نای ئەسمەرەوە پێشانگەمان ئەوان کردەوە کە خانۆکەیان ئەشت بۆیە مەسەلە من چرکە بە چرکە بۆ ئەوی کە مەسەن زۆتیم بابەت کۆکەمەوە من دامە کامێرم پێەیە بەجگە لە کامێرە ئێستا ئەمە هەمووان مۆبایلمان پێەیە بەشێک لە وێنەکان بە مۆبایل گیراوە بەشێک لە وێنە گەورەکان بە کامێرە گیراوە بۆیە مەسەلەن دوکمنتکردنی ئەو وینانە هەر حەدەسێکە بێ هیوادارم هەم کەس بیلۆکەتەوە هی کۆڵانەکەی خۆتان ماڵی خۆتان مەسەن مناڵەکان دایکی باوکە کە مەسەن بەربەرە چنەتەمەنەوە دوکمنتی کرد ئەو وێنانە مەسەن ئێستا قیمەتی نییە ڕەنگە 15 ساڵی کە بۆ خۆشکێ ئەو وێنە کۆنانەکانی سلێمانی کە هەمانە مەسەن ئێستا 100 ساڵ پێش ئێستا گیراوە ئێستا چەند بە قیمەتن یعنی قیمەتی ئەوەیە لەگەڵ ئاڵتون و مینات بەراوردیکەیت بەتەمای چیتر بۆ حەمە بکەیت. بەڵێ من بێجگەلەوە کۆمەڵی ئیش بۆ حەماکەم کە بەداخەوە کوتن بەڵێ من باسیەوەم کرد کە بەڕاستی تەندروستی حەمە قاچی حەمە زۆر لە مەترسیە بەپێی راپۆرتی پزیشکەکان دکتۆر ئومێد و هاوڕێکانی بە ئێمانوت حەمە پێویستە 4 مانگ لە خەستخان لە عینای مڕەکەزە بکەوێت کە بتوان ئەو خوێنەی کە کۆبتۆ لە قاچە هەوڵبەن ڕوونی کەنەوە بینێنەوە و من لە دکتۆر ئومێدم پرسیوتم ئەگەر ئەمە نەکرێت یعنی وتیان زۆر قورسە ئەمە وتیان ڕەنگە قاچی تووشی گانگرین بێت و بەڕاستی بەرەوە بڕاکە قاچی ببڕێتەوە بەڕاستی هیوادار نەگاتە ئەوە کە من ئەو چیرۆکە جایچکە لە بۆ ئێوە بجێڕمەوە کاتێک کاکە حەمە قاچی بدەسێت.